کونسڵ نێردەیەکە کە وڵاتێک بۆ وڵاتێکی تری دەنێرێت تا نوێنەرایەتی بکات و بەرگری لە بەرژەوەندیەکانی بکات و ئاسانکاری بۆ هاتوچۆ و کاروباری ئەو هاوڵاتیانی بکات کە لە وڵاتی دووەم نیشتەجێن. هەروەها کار بۆ گەشەپێدانی پەیوەندیە بازرگانی و ئابووری و ڕۆشنبیری و زانستیەکانی نێوان ئەو وڵاتانە دەکات کە کونسڵخانەکانیان لە خاکی یەکتردا هەیە. لە هەرێمی کوردستان چەندین وڵات کونسڵخانە و نووسینگەی بازرگانی و ئاژانسی هاریکاری نێودەوڵەتیان هەیە کە بەر لەکردنەوەیان دەبێت ڕەزامەندی حکوومەتی بەغدایان لەسەر بێت. لە ساڵی 2010دا تەنها 13 کونسڵخانە و نووسینگەی دیبلۆماسی لە هەرێمدا هەبوون، بەڵام لە ئێستادا ژمارەیان بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردووە و 27 وڵات نوێنەرایەتیان لە هەرێمی کوردستان هەیە کە 13یان کونسڵخانی گشتی و 7 دیکەشیان کونسڵخانی فەخری و 7ەکەی دیکەش نووسینگەی کونسڵخانن بۆ کاروباری ئابووری. 13 وڵاتیش لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ ڤیزە دەدەنە هاونیشتیمانیانی کوردستان ئەگەر بیانەوێت گەشتی وڵاتەکانیان بکەن. کونسڵخانە گشتیەکان بریتین لە کونسڵخانەکانی چین و فەڵەستین و ئەمریکا و ئێران و ئوردون و تورکیا و رووسیا و ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا و ئیمارات و هەنگاریا و ڕۆمانیا. کونسڵخانە فەخریەکانیش بریتین لە کونسڵخانەکانی ئیسپانیا و ژاپۆن و سلۆڤاکیا و بەرازیل و بیلاڕووسیا و دانیمارک و سوید. نووسینگەی کونسڵخانەکانیش بریتین لە نووسینگەکانی میسر و نەمسا و یۆنان و هۆڵەندا و ئیتالیا و چیک و کۆریای باشوور. بەوەش هەر 5 ئەندامە هەمیشەیەکەی نەتەوە یەکگرتووەکان کونسڵخانەی گشتیان لە هەرێمی کوردستان هەیە و هەرێک لە سعودیە و کەنەداش بەنیازن بەم نزیکانە کونسڵخانە لە هەولێر بکەنەوە. کردنەوەی ئەو ژمارە زۆرەی کونسڵخانەکانیش ڕەنگدانەوەیەکە بۆ گرنگی پێدانی زۆربەی وڵاتانی جیهان بە هەرێمی کوردستان. هەروەها بوونی ئەو ژمارە زۆرەی کونسڵخانە و نوێنەرایەتی بیانی لە هەرێمی کوردستان دوای ئەو هەوڵە دیبلۆماسیانە دێت کە لەلایەن بەرپرسانی هەرێمەوە بۆ بەدەستهێنانی پشگیری نێودەوڵەتی ئەنجامیان داوە لەگەڵ خواستی ئەو وڵاتانە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانیان لە هەرێمدا. بەوتەی بەرپرسانی هەرێمیش پێگەی گرنگی هەرێمی کوردستان لە ناوچەکە و پشگیریکردنی ئەو وڵاتانە لە دۆزی کورد هۆکاری سەرەکیکردنەوەی ئەو ژمارە زۆرەی کونسڵخانەیە. ئەگەرچی بەرپرسانی هەرێمی کوردستان بە گرنگیەکی زۆرەوە دەڕواننەکردنەوەی کونسڵگەی زیاتر لە شارەکانی هەرێم، بەڵام لە هەمان کاتا ڕەتی دەکەنەوە ڕێگە خۆشکەرێک بێت بۆ جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق لە داهاتوویەکی دووردا. کاروان شێخ موحسین NRT